بۆچی سەردانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیان کردووە لە شاری سلێمانی و مەبەستی سەرەکی سەردانەکەی ئەوان چییە؟ سڵاو لە تۆ کارزان لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی تایبەتمەندیەکیان هەبووە کە بە 6 کورسیەوە توانێت یاندی هەڵوێستی گەورەتر لە قەبارەی خۆی بنوێنێ و بۆ مەبەستەش دیارە کە ئێستا بەرەبەرە بە کۆتایی و 4 ساڵەکە بۆ خۆی کابینەیەکە دەڕۆین بەشێ لە گەنجانی شاری سلێمانی لە کوڕان و کچان هاتوون بۆ بەردەم بارگای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە دیارە چەند ڕۆژێکە ئەمیری کۆمەڵی ئیسلامی لێرە ئامادەیە لە سلێمانی دیارە لەو بە دەرفەت زانراوە هاتوونەتە ئێرە بۆی کە پشتیوان و سپاسی خۆیان بۆ کۆمەڵی ئیسلامی و بۆ خودی شخصی یەکەمی کۆمەڵی ئیسلامی کە بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامیە دەستخۆشی لێ بکەن و سپاس خۆیان ئاڕاستیەوە بکەن و پشتیوانی خۆیان دووپات بکەنەوە بۆ دیارە پرسیاریشیان لە ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەیە بۆیە من دەمێ بچمە لای گەنجەکان و دوایش دیارە بەڕێز مامۆستا عەلی باپیر کاری تایبەتی هەبێ بۆیان کۆمەڵی ئیسلامی توانیوێتی گەنج چاونەترسی و مەردایەتی پشتیوانیکردن بووە لە حەق وەستانەوە بۆ دژی زوڵم ئێستا کۆمەڵی ئیسلامی خاوەنی زۆر گەنجی بوێرە بۆیە ئێمە بەو ڕەنگە جیاوازانی کە لێرە هەن کە تێگرا کۆمەڵی گەنجن لە هەموو ڕەنگە جیاوازەکانی تێدایە هاتین لە پای ئەوەی ئەو ئێسانی کۆمەڵی ئیسلامی هەبووە سڵاوتان لێ بکەین و بخێراتن تا بکەین هوای بەردەوامیتان بۆ بخوازین پێشمان خۆشە پێمان خۆشە یعنی بەڕاستی ئەوەی کە ئێمە بە هەڵوێستی دانینەوەی کە شانازی پێوەکەینەوەیە ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردووە ئەگەر بەس ئێمە وەسفمان دابێت لەم 4 ساڵەی ڕابردووە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بە وەسفی داوە ئەگەر ئێمە لە ڕابردوو بەیەقینەوە وتومانە شۆڕژگێر و ڕووناکبیر مامۆستا عەلی باپیر ئێستا ئیمڕۆ کە 2018ەیە بە گوڕ و بەتینەوە زۆر بەیەقینەوە بەدەر لە خەڵکی ئیسلامیش بە غەیری ئیسلامیشەوە نیشانەی مەردایەتی مامۆستا عەلی باپیر ئەڵێنەوە پێکەوە و تاف لێ دەین شۆڕژگێر و ڕووناکبیر شۆڕژگێر و ڕووناکبیر پێشمان خۆش ئینشاڵڵا گوێویستی وتەیەک بین لە جنای مامۆستاوە دیارە من دەچمای وتارەکەی بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆی کە بزانین چی بۆ گەنجان بسم الله الرحمن الرحيم نهبش يا مخوم دقرا والله من براسي زور خوش حالم بدي داري همو او براو خوشكا گنجا خوشويستانا بخير بين يا اخوا وكو ملا ضلن او نعمتي غير مترقبه بو نعمتي شعر ان نكراو بخير بين يا اخوا زور خوش حالين و اوقسا بپیزانش کاک رازگو انشاءالله رازگو انا کردونی جێ دڵخۆشین بۆ ئێمە کە الحەمدولیلا گەنجی ئاوا هۆشیار و وریامان هەن بەڵام قسەی خۆمان بێت تۆزە ئارەقەشتان بە من کرد بە هەر حاڵ زۆر سوپاستان دەکەن سوپاسی پێزانین و وەفاداری هەم ئێوە وەکو خوشک و برایانی گەنجمان و هەم خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەکەین بەڕاستی لە خۆپێشاندانەکاندا دەرکەوت کە خەڵکی هەرێمی کوردستان جەماوەری هەرێمی کوردستان حیسابێکی تایبەت و جیاواز بۆ کۆمەڵی ئیسلامی و بۆ هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی دەکات ئەوە نیشانەی ئەوە بوو کە خەڵکی ئەم هەرێمە خەڵکێکی بەوەفایە خەڵکێکی بە ئەمەگە و هەڵوێستی خاوەن هەڵوێستانی لەبیرە ئێمە قەت ئەوە لەبیر ناکەین پێمان خۆش نەبووە بارەگای هیچ کەس بچوتێ وێران بکرێ بەڵام کە بارەگاکان و شوێنەکانی کۆمەڵی ئیسلامی پارێزران لەلایەن خەڵک و جەماوەرەوە ئەوە نیشانەی وەفاداری و خەڵک و جەماوەرە بوو نیشانە ئەوە کە ئەو هەڵوێستانەی کۆمەڵی ئیسلامی نواندوونی و لەلایەن دەسەڵاتدارانەوە بازی لەسەر ئەو بەهرەی لێوەرگرتوون لەو هەڵوێستانە من هەر ئەوە دەڵێم ئایندەی هەر گەل و میلەتێک براو خوشکە گەنجەکە بەسراوە تۆ بە گەنجەکانیەوە بە چینی تازە پێگەیشتاوی بە خوێنی تازەیەوە کە دێتە نێوی بۆیە هەموو ئەوانەی کە بە تەمان ئایندەیەکی گەش و ڕوون بۆ ئەم وڵاتەی ئێمە بۆ ئەم خەڵکەی ئێمە دابینکەن دەبێت خەمی چینی گەنج و لاو بخۆن لێ بخۆن لە ڕووی ئەوە پێش هەموو شتێک کەشێکی ئازادیان بۆ بڕەخسێنن
کەشێکی وا کە مرۆڤایەتی ئەوانی تێدا پارێزراو بێ کە ساعتیانی تێدا پارێزراو بێ ملەتانی زیندۆ ستەم دادەچنەوە بە گشت کۆلایەتی دادەچنەوە بە گشت خۆ دادەچنەوە مافیان پێشێلکە دادیان لێزەوتکە بۆیە هەر کەسێک چاوی لەوە بێ کە ئایندەی ئەم وڵاتە ڕۆشن بێ دەبێت خەم لە چینی گەنجی و چینی لاوی تازە پێگەیشتووی بخوا پێشێ کەشێکی ئازادیان بۆ بڕەخسێنێ پاشان خەم لە عەقڵ و دڵیان بخوا مرۆڤ بە عەقڵی هۆشیار و بە دڵی بێداری مرۆڤە ئەگەر نا بە جەستە و بە غەریزەکان ئەوە خاڵی هاوبەشی نێوان مرۆڤەکان و ئاژەڵەکانی دین بەڵام مرۆڤ بە عەقڵ جیا دەبێتەوە و بە دڵ عەقڵی هۆشیار دڵی بێدار بۆیە ئێمە وەکو خەڵکی ئیسلامی ئێمە وەکو شوێنکەوتوانی پەیامی ئیسلام بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین خەم بخۆین لە هۆشیارکردنەوەی گەنجەکانمان و بێدارکردنەوەیان هۆشیارکردنەوەی عەقڵ و هۆشیان بە زانیاری ڕاست و دروست و بێدارکردنەوەی دڵ و دەرونیان بە ئیمان و بە تەقوا و بە پەیوەندی گەرم و گوڕ لەگەڵ خوای پەروەردگاردا هیوادارم ئەم وڵاتەی ئێمە بەرەو خێر بچێ هیوادارم گەنجەکانی ئەم وڵاتە هەموو لایەک دڵسۆزانە خەم لە دابینکردنی پێداویستەکانیان خۆن ڕێز و حورمەتەوە تەماشایان بکەن نەک بەو چاوەکە بەکاریان بێنن بۆ مەبەستەکانی خۆیان بەڵکو بەو چاوەکە چی ئەم وڵاتەدا بێ بە تایبەت وەکو گوتم چینی تازە پێگەیشتوو گەنج کە ئەوەی کە نەوەی تازەی ئەم ئێستایە بە تەئکید کەسایەتێ داهاتوەکانن ئەوەی کە ئێستا قوتابیە ئەوەی کە ئێستا گەنجە ئەوە کە لە داهاتوودا وەڵ ئەم وڵاتەی دەکەوێتە دەست ئیرادە و چارەنووسی ئەم وڵاتە دەکەوێتە دەست ئەوانەی کە ئێستا گەنج و تازە پێگەیشتن ئەگەر باش خەمیان لێ بخورێ و باش پەروەردە بکرێن و هۆشیار و بێدار بن بە تەئکید ئایندەی ئەم وڵاتە ئایندەیەکی گەشت و ڕوون دەبێت ئینشاڵڵا ئایندەی هەرێمی کوردستان بەهۆی گەنجانی وەکو ئێوە هۆشیار و بێدارەوە هەمیشە ئایندەیەکی گەشت و ڕوون دەبێت و ئێمەش ستان دەکەین هێزانیمان بۆتان هەیە و کۆمەڵی ئیسلامیش لە خزمەت هەموو خەڵکی هەرێمی کوردستاندایە بە هەڵوێستەکانی بە حەقگوتنەکەی و بە بەرگریکردنەکەی لە ماف و داخوازیەکانیان بە هەموو لایەکەوە بە تایبەت وەکو گوتم چینی گەنج و تازە پێگەیشتوو کە جێی هیوا و ئومێدی ئەم خەڵک وڵاتە